وابێ ئیشکردن عیب نییە ئەگەر سەربەست بیت. مافی هەموو کەسێک ئافرەتی شەیەکە ئیشکە. بەڵێ لای من یعنی بەڕایی من ئەوە باشترین حلە بۆ ئافرەت ئەیتر تەواو تاکە یعنی ژێردەسە بێ زۆر باشترە لەوەی کە پیاوێکی دەبێت لەوانەیە و ئافرەتە لە ڕووی نێت. شتێکی باشە ئافرەت لەسەر دوکان بێت چونکە ئەو ئافرەتانی کێن ئەڵێن یعنی زۆر کەساتۆ بۆ ئێرە ئەڵێن خۆزگە هەموو شوێنێ دوکانەکان ئافرەتی لێبێت اینجا زۆر باشە ئافرەت لەسەر دوکان بێ قەچێکە شتێکی زۆر ئاساییە باوەکو ئەوروپای لێبێت بەسەربەستانە هاتووم و هەمووشیان ڕازیان لەسرە ماڵەوە ڕێگریشی نییە یعنی. من زۆر حەز بە سەربەستیەکەم پێم وایە ئیشکردنی کچ لەگەڵ کوڕێکا هیچ جیاوازیەکی نییە زۆر ئازادیشم لێرە لەگەڵ کوڕەکانە هیچ جیاوازیەکمان نییە. ڕاستە ماوەیەکی دەوری ساڵێک 2 ساڵە بێ ژنان لێرە ئیشەکەن بەڵام مەجالێکی خۆشە و ئێمە هیچ جیاوازیەکمان نییە بەلای منەوە سەربەستیە. لەو ڕۆژەی کە دەستم کردو بە ئیشکردن یعنی زۆر بە حڕەتی هەستەکەم زۆر حڕ بووم یعنی اینجا شتێکی زۆر خۆشە و ئاساییشە بازە کەسێکی ژێت یعنی سەیری ئافرەتەکە بەلای عەجبایەتە یعنی وەکو وڵاتێکی کە یان هەشە لە لادێەوە یەت بۆ لامانە سێری ئێماکە یعنی بە چاوێکی تر سێرمانەکە ئەوە نەما یعنی ئەو مۆدێلە کۆنە نەمانە یعنی پیا و ئافرەت فەرقیان نییە لە ئیشە یعنی نابێ وابێت نا شتێکی زۆر ئاساییە ئیشکردنیش بۆ ئافرەت زۆر خۆشە ناخۆشیشە لە ماڵەوە بێت بێزارە بێتی تر دەرەوە خۆشتریشە با دەرەوە ببینێ و بزانە ئیش چۆن. لە سەعات چەندەوە بۆ ئێرە؟ سەعات 9 تا سەعات 6 ئێستا کاتەکەی لەبەری وەرزی هاوینە بەهار و هاوینە ئەو کاتانە درەنگترە ڕۆینەوانێ لە سەعات 9 دوکانەکرێتەوە. ئەگەر بوو بە باو بەسەم بازارە بە شەو بکرێتەوە ئامادەی تایە کە بە شێژ ئیشکەیت؟ عادی ئەگەر کاتم هەبێت ئیشکاری ماڵ نەبێ بەڵێ عادی ئەتوانم بێم زۆر کاتیش ماومەتەوە لە جەژنانە تا سەعات 10 شەو لێرە بووین. من لە سەعات 10 بەیانی بۆ 6 بۆ 7 ئێوارە ئیشەکەم. ژنێک یان وەکو کچێک هەست بە ئازادیەکی کە لەسەر دوکانیان لە شوێنێکی ئاوای ئیشەکەیت؟ بەتاکید من هەست بە ئازادێکی زۆرەکەم لەبەرەوەی لە هیچ بەشێک لە کوردستانە وەکو سلێمانی نییە کە بەشێکی زۆر ئافرەت ئیشەکات من هەست بە ئازادێکی زۆرەکەم. ئازادین کە ئیشەکەین لێرە تاوان ماڵەوە دەبێ هاوکاری بکە هاوکاری نەکانتان ئیش بکەیت پارەکەش بەخوار بۆ خۆمە. ئەو ژنانی کەین لای تۆ ئیشەکەن هەست بە مرتاحترێکن بۆ گری کە پیاوێک مەسەلەن معاملە لەگەڵ پیاوێک ئاکەن. وڵی زۆر مرتاحن کە ئێمە قسە لەگەڵاکەن معاملە لەگەڵاکەین زیاتر لەگەڵمانە قسە ئەکەن ئەکرێنەوە ئینجا شتەکان ئەبن. وەڵا حڕێتی تەواوم هەیە ئیشەکەم لێرە. ئەو ژنانی کەین بۆ لای تۆ زیاتر مەسەلەن پیان خۆشترێکە کە لەگەڵ تۆیان معاملەکەن؟ بەڵێ بەتەکی زیاتر حەزەکەن ئافرەت بێ دوکاندار بێ باشترە بۆ ئەوان بۆ خۆمیش کۆیەکەم و بۆ ماڵەوەش. ڕۆژانە چەند ساعات لێرە ئیشەکەی تۆ؟ 10 هەتاکو 8. ئافرەت زیاتر ڕوومانتەیەگا تا ئافرەتیشی لەبێ زیاتر هێناکراوەتر ئەبن شتیش زیاتر ئەبن. معاملی تۆ ئافرەتێک کە یەت شتێکڕێ ئافرەتەکە باشتریە زانێت کە بڵین حەز بە خوڕێ زیاترەکات؟ بڵێ ئافرەتەکە زیاتر خۆی قسە ئەکاڵێ خۆزگام و دوکانێک ئافرەتی لێ بۆە خۆشتر معاملەیان ئەکرێ لەگەڵیان. ماڵەوەمان نەبی بەتەکید ناتوانم بێمە دەرەوە ئەوان زۆر هاوکاری مەکەن. چەند ساڵە وەکو ژنێک ئیشەکەی؟ وەڵا دەمیەکەی بە قوربانم ئێمە ئیشەکەی نیام نایکن بۆ خۆمانیەکەی. تا ئێستا هیچ ناخۆشیێکە بۆ دروست بە ناو بازاڕە؟ چۆن بۆمان دروست نایە وڵات جاری وایە بەلەدیەت تێمانەڵەیە ئەمان پەڕێنێ بۆ ئەو بەر. بۆچی؟ ئەویشە لە سایی حکوومەتەکەمانە. کێشت بۆ دروست بووە بۆ ئیشکردنی ماڵەوەت یان؟ کێشم نییە هیچ کێشەیەکم نییە چونکە یعنی ئێستا ئەوە باوی ئەوە نەماوە کە بڵین وەڵا ڕێگر بێت. لە کۆنا ئەم شتە هەبووە؟
لە کۆنا هەیە بەڵام ئێستش زۆربەی ماڵەکان ئەوەی تایە زۆر نەک زۆربەی ینی ئەگەر بڵێن لە 180 ماڵەکان ئەوە هەیە بەس ینی ئەوە نەمێنێت باشترە ئەو دیاردەیە تاکەی ینی ئافرەت ئیش نەکات نەتوانێت بێتە دەرەوە. هیچ کێشەیەکە بۆ دروست بۆ لە ماڵەوە یان لایەن کەسێکی ترەوە؟ نا الحەمدلله ئێرە شوێنەکە محتەرەمە و خەڵکی نخبەژێت ئەجا تۆزە عادیش بۆ ئێستا ئیشکردنی کچوانە عادیە. تێبینی تێ لەسەر ژنانێکە لە سەجاتەکان ئیشەکەن و سەوزەشتی و ئافرۆشن بەدە لەم دوکانی تۆ ناو دوکانانیە. وڵی ئەویش یعنی هەڵبەت مەجبورە ئەوە بکات ئەوە لاانێ هیوا هەیە مەعیشەتی لەسەر ئەوە بێت. نەخێر من کێشم بۆ دروست نابێت چونکە دایکم باوکم هاوکار من لێرە منی شەرۆک و کوڕەکان وامیتر بۆ کێشم بۆ دروست بێت. من بە حڕەتی خۆماتومەتە ئێرە و زۆر ئازادیشم و ئەشتوانم بڵێم هەتا ڕادەیەکی زۆریش ئیشەکە زۆر باشە بۆ من ئیتر لە ڕێی مشتری وشتیشەوە زۆر ئازادم مشتری زۆر پێخۆشە بڵێن شوێنەکە ئافرەت بێت. هاوسەرەکەت هاوکاری تەکا لە بڵین ئیشوکاری دوکانەکەیە هەتا ڕادەیەکی زۆریش ئەتوانم بڵێمەگە و هاوکاری من نەکەم هیچ ناتوان بە تاقتەنە ئێرە بەڕێوە برم. تۆ خۆ چەند سعات لێرە داوامەکەیت؟ بەین تە ئێوارە هاوسەرەکەت کەیت بۆلات ئەویش ئێوارانیە دیان مەسەلەن شتم بۆ ئەهێنەیە دوکانەکە لەگەڵم پاکاتەوە ئێتر زۆر هاوکاری مەکەوەڵە. ئەمانە جلی دەرەوەن ئی ماڵۆشمان هەیە ئەمە پانتۆڵن ئەوانە قات و شتی کچ و کوڕی دەرێ و تاڵۆ زیاترمانە هەمووی مناوە. ئەگەر کچێکی لێبێت زۆر خۆشترە. بۆچی؟ لەبەرەوەی کچ لە کچتێ ئەگات معاملەکە خۆشترە بەس کوڕ هەندێک کات نا. کچەکان زیاتر خاترتانەگرن؟ نەوەڵاوە مشکلە نییە خاتر بەس ئەوەی کچ لە کچتێگا ئەوەی کچ ئەزانێت کوڕەکە نازانێ هەنێکات. ئێستا ئافرەتانی ژیان بۆ لامان پێیان خۆشە کە ئافرەتی لێیە معاملە و شتەکات و شتەکە داوا کاتی تر ڕوویەت نەک پیاوی لێ تااقەتی معاملە شتیشی نییە پیاویش تەحملی نییە بقەی ئافرەتیش. تەعاملی کچ باشترە لەگەڵ خەڵکە ینی بە تەحملترە وەکو کوڕ نییە لاانێ کورتۆز عسەبیتر بێت ئەوەی هەیە. زۆربەی ژن هەیە زۆر دڵخۆشە بۆی کە ئافرەت لێرەیە ئەڵێ چونکە زۆر پێداویستی هەیە ئەو ناتوانێت ئەگەر پیاوێکی لێبێ بەڵام ئەگەر ئافرەت بێ زۆر بە سەربەستانە داوایەکات. تا ئێستا لە دوکانەکە بۆ نمونە تووشی کێشێک نەبووی ئەگەر کوڕێک بێ بۆنێکی لێ بکڕیان شتێکی لێ بکرێت لەخوا بەزیێوێت تووشی ئەوانە نەبووم هەمویانیان زۆر بەڕێز و احتراموانێ بەڕێیانەکەین و ئەوان هەروەکو خوشک و برایەکتری سێری یەکتریەکەین هیچ کێشێکی تیان نییە. کێشت بۆ دروست مەسەن لەگەڵ دوکانارەکانی ترا؟ لەگەڵ دوکانارانە بەس لەگەڵ خەڵکە بەڵێ لەبەرەوەی زۆر کەس ئەو بیرروڕای پێ قوبوڵ نییە کە کچێک لە بازارەکە ئیشکات بەزش بەڕادێکی کەم. ئێستا خۆ من ئافرەتێکم هاتوومەتە دەرەوە بەس هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ کوڕێکە چونکە هەر ئینسانێک هەر کچێک حەزەکە بێتە دەرەوە بەس شەرتەوەیە ڕێگری نەبن چونکە هەر کچە مافی خۆی هەیە کە یەتە دەرەوە یارمەتی ماڵە بە یا وەکو تەفریە وەکو شتێک چۆن بڵێ بێتە دەرەوە بێتە شوێنێکی ئاوا هەست بە مرتاحیە کات بە تاکی دەستە من زۆر مرتاحم چونکە لێرانە ئیشەکەم زۆر بەدڵە و ئەمجا هیواداریشم هەر کچێک کە بتوانێت مافی خۆی هەبێت و بێتە دەرەوە. وەڵا من داوایان لێکەم هەمویان ئازاد بن و ماڵەوەشیان بهێڵن زۆر شتێکی باش و شوێنێکی باشە ئێرە ئەم شوێنەش تازە کراوەتەوانێ هەمووی ئافرەتە. ئەگەر ڕۆژان تۆ دەوڵەمەند بوویت ئامادەی تیا دوکانە تایبەت بە خۆت بکەیتەوە؟ ئامادەین تایە زۆریش. کچی لە سەردانیان کوڕی لە سەردانی؟ وەڵای حەزم لێ بوو ئەگەر پێم بکرا بازارەکەم یەکرد بە کچ. ڕاستیەکەی وەکو خۆت ئەزانی کۆمەلگاکەمان بەڕادەیەکی باش پێشخەوتو نییە لەبەر ئەوە ڕادێکی کەم هەز بە حڕیەت ئەەکەیت خاصن لەو ئیشانەیە کە ماوەکانی دوور و درێژە ئیشێکی بۆ نمونە حکومی نییە. بەڵێ بۆیە حەزی نەکرد مەسەڵەن لە ڕووی کامێرەکەشمانەوە دەرکەویت؟ بەڵێ. ساعات چەند ئیشەکەی بۆ چەند؟ دەی بەیانی بۆ
حوتی ئێوارە. ئیشکردن عیب نییە ئەگەر سەربەست بیت ئەگەر پێم بکرا بازارەکەم یەکرد بە کچ.